دوی روزه دا او بو همی ملت کورتیویا من او همی ایک بگرین بو هنده بشین او هدف ما شول بو گری و ما رفراندوم بو گری الدماهیه بیتدی افرو روزه کامیجوه بو گلی ما کردستان که بو 25 جنوه مانگا سر بخوی کردستان که گوه دوباره ببیتوا هر دنگ منباله چونکه ماش هپی خوش دولتا که سر بخوم حبیتن دهش بی انشالله پێویستە هەمومان ئەم ڕۆژە زۆر بە پیرۆز و گەورە بزانین لە مێژووی خۆمانە و هیچ کاتێک پەشیمان نەبینەوە لەوەی کە ئێمە داوای مافی ڕەوای خۆمانمان کردووە وەکو هەموو گەلێکی تر کە داوای سربەخۆی خۆمان بکەین و هیچ کاتێک پەشیمان نابین لەوەی کە دەنگم بە سربەخۆی داوە ئێستاش هەر کاتێک دووبارە بکرێتەوە دووبارە و سێبارە دەنگ بە سربەخۆی کوردستان دەدەین لە پێناو بەدەستهێنانی وڵاتێکی سربەخۆیە وەکو هەموو مافی هەموو گەلێکی تر. ئەس وەکو کوردێک شانازیە پێ دەبم کومە دەنگی خۆ بەلێ دای بۆ سربەخۆوە کوردستانێ و ئەم پەشیمانی نین ژوێ ئێکێ کومە دەنگی خۆ دای بۆ سربەخۆوە کوردستان.